هەمووی بۆ تاکات بەسەر بردن واو هاوسەرگیریانی لە ڕوو خۆشەویستیەوە دروست دەبن کاتین ماوەیەکی زۆر ناخایانێ بەڵام ئەگەر هاوسەرگیریەک لە ڕێی سودفەوە دروست بێ سەرکەوتوو دەبێ و بڕوام وایە دەرەنجامێکی زۆر باشی دەبێ وانێ خوشکەم ئەکید بۆ نمونە ئێوە ماشەڵڵاتان لێبێ قوربانت هەیان چۆن چی دەڵێ وەڵڵاهی عەفوان ئەلۆ باشی بەڵێ مام جەمیل سبێنێ بچی سەر لە پرۆژەی خانەکەم باشە باشە مام جەمیل سبێنێ بەخۆم دەچم هەوڵ دە لەبیر نەکەی بڕۆی باش هەڵاوتەوە بێخام بە بەخۆم سبێنێ دەچم هەمووی حەل دەکەم باش خوشکم زەمادامە تۆ ئەمە دەبینی نەسحەتێک لە برای خۆتەوە وەرگرە بیکاو قەولە جێ خۆتیکە بڕۆ بە خۆشەویستی ئێستا مەکە کەسێک خۆشی بوێی لە تەلەفۆن قسە لەگەر ناکە دێتە داوات لە دەرکەی دەدا ئەکید کاکەکیان وایە خۆشەویستی لەم سەردەما هەمووی درۆیە خۆشەویستە پاکەکەی جاران نەماوە ڕاستە پێشتر ڕۆمیو و جولێت بوو خەج و سیامن ئەوانە نەماوە لە سەیزم باش چۆنە ئەمە منی شێت کردووە خوایە ئەلو ئەوە من هاتمە دەرەوە تۆ لەکوێیت من شێت بووم بەدەستەوە ئەزانین چەندێک کە تۆ من بێزارەکەیت چی دەوێت لە من دەمەوێت منت خۆش بێ باشە تۆ بۆ یەکجار ناییتە ڕووبەڕوو بۆ ئەوە نەترسنۆکی ئەو کات خۆمت نیشان دەدەم تا عاشقم نەبی خۆمت نیشان نادەم تاکە من تۆم خۆش ناوێت ئەزانین چی یەکجاری کە تەلەفۆن بۆ من نەکەیتەوە ئەوە ئێستا هەر بلۆکیش دەکەم خوایە ئەو نەبێت ئەلۆ گیانەکەم ڕۆحەکەم ئەمە لە پێناویەوەی جێم لە دەنجی تووبی تەلەفۆنت لە بۆ دەکەم ئەتو کەینە بە من ڕازی دەبی کەینێ نازانی چەندم خۆش دەوێ کاکەوە تۆ تەواوی بە قوربان چی دەوێت لە من ئەو هەموو تەلەفۆنت چێ بۆ منیەکەی ئەو هەموو سیم کارتە لەکوێنیت بەس بزانم من نامەویت تێگەیشتیت نامەوەیت ئەدی دڵی من جگە لە تۆ کەسی تری ناوێ کاکە گیان بە قوربان من لە ژیانی خۆت پسڕەوە واز لە من بێنە ئیتر ناتوانم بستڕمەوە لەو ڕۆژەوی لە ئاهەنگەکە ئەتوم دیتیە وەڵڵا وێنێت و لە بەرچاوم بزر نابی ئەوەندەم خۆش دەوێت باشە بابت بینم زام تۆ کەیت ئەو کاتێکە بە من ڕازی بووی ئەو کاتە من خۆمت نیشان دەدەم جانەکە دەستان خۆش بە ڕۆنیاس بەڵێ کاکە هیچ بووە چی بوو بێ هیچ شتێک هەیە لە نیبشاریەوە ڕۆنیاس چی لە بشارمەوە کاکەکەم هەیان ڕۆنیازی چی هەیە نەخێر چی هەبێت گۆجە پاکەت لە ژووری مستنەکەیە
چیۆ کاکە بۆ بەیانە ئەوە چییە؟ چیە کاکە چیە ڕۆنیاز؟ نازانم ڕۆنیاز؟ حاجی فەرهەد؟ کاکەوە چییە؟ ئەوە چییە؟ لە من دەپرسی ئەوە چییە؟ نازانم من نازانم ڕۆنیاز؟ ئەوە سۆنەرە! واسی لێ بێنە ڕۆنیاز! هەیە ناچۆ! واسی لێ بێنە واسی لێ کچە بێنە ڕۆنیاز! خەریکی بێئەدەبی لە پشتمدەوە ڕۆنیاز! واسی لێ کچە بێنە وەرە پێشم! پێشم کە! دەبێ لەو ژوورەکەمە تا بزانم ئەوە چییە و بەسمێنەکە! ئەوە هەتا نەزانم ئەوە چییە! واسی لێ بێنە واسی لێ بێنە واسی لێ کچە بێنە واسی لێ بێنە سەری من شۆر دەکەی! سەری من شۆر دەکەی! واسی لێ بێنە لەو ژوورە دەبی نان و ئاوی نادێ! هەتا نەزانم ئەوە چییە! ئاخۆ بە شوێن چی ئاگەڕێیت؟ بۆ وا ئەەکەیت؟ ئەو کچە زۆر پاکە لە پەڕی گڕ پاکترە هەشت مانگە لەگەڵ منە ئەژیت هیچم پێوە نەبینیوە بۆ وا ئەەکەیت؟ بە شوێن چی ئاگەڕێیت؟ بە شوێن چی ئاگەڕێیت؟ موبایلەکەی ڕۆنیازم بۆ بزەرەوە دەی موبایلەکەی ڕۆنیازمە زوو هەیە وەک پێم گوتی دەرکەی لێ ناکەیەوە نان و ئاویشی نادەی هەتا دەزانم ئەوە چێ و کۆ مۆزوعات ئەمە دەڕوو